لە چەند ڕۆژی ڕابردوو یاریێکی دۆستانی تۆپی پێ بە بنیادی ڕۆژنامەگەری کوردی لە نێوان ڕۆژنامەنووسان نووسەرانی سلێمانی و میدیاکارانی کەرکووک ئەنجامدرا. خانمی یەکەمی عێراق شانەز ئیبراهیم ئەحمەد لەوێ ئامادە بوو. دواتر لە پەڕەی تایبەتی خۆی باسی لەوە کردووە کە تۆپی پێ ئەبێ چه هەستێک لە تۆپی پێ گەورەترە کە ڕۆژنامەنووسان بە دۆستانە بەیەک بگەینێ. بۆ کورتە ڤیدیۆیەکشی بڵاو کردێتەوە بە ئەو کورتە ڤیدیۆیە ببینید. دەڵێ خانمی یەکەمی عێراق دەڵێ تۆ بڵێ لە تۆپی پێ باشتر هەبێ بۆ بەهێزکردنی هەستی ڕکابەریکردنی دروست لە نێوان ڕۆژنامەنووسانماندا. ئەمە وتەی شانەز ئیبراهیم ئەحمەد خانمی یەکەمی عێراقە کە لەو یاریە دۆستانەیەدا ئامادە بوو. دەڵێت جەماوەری ئامادەبوو لەسەر قەراغی کورسیەکان مابوونەوە کاتێ تەماشای ڕۆژنامەنووسانی کەرکووک و سلێمانیان دەکرد کە لە بەرامبەر یەکتری یاریان دەکرد لە یاریگای کەمال سەلیم. زۆر سپاس بۆ سەنتەری میترۆ بۆ داکۆکیکردن لە ڕۆژنامەنووسان و سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بۆ ڕێخستنی ئەم ڕوودا وەرزشیە ناوازەیە کە ئەم مەراسیمە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بەڕێوەچوو.